کار و شێوە. کاتێک خوددا دەپەرستین پێویستە ڕێوڕسمەکان لەسەر بنەماکانی کتێبی پیرۆز دیاری بکەین وەکو پێوەرێکی بنەڕەتی نەک لەسەر دابوونەریت و کەڵتور. عیسا دوو ڕوونکردنەوەی بەکارهێنا بۆ ئەوەی ئەم بنەمایەمان پێشان بدات. با یەکەم جار بزانین بۆچی عیسا ئەم دوو ڕوونکردنەوەیدا. پرسیارێک دەربارەی بەڕۆژووبوون هەبوو. مەتا 9:14-15. ئینجا قوتابیەکانی یەحیا هاتنە لای عیسا و گوتیان بۆچی ئێمە و فەریسیەکان زۆر جار بەڕۆژوو دەبین بەڵام قوتابیەکانی تۆ بەڕۆژوو نابن. بڕوانن چۆن لێرەدا قوتابیەکانی یەحیا یەک ڕێزن لەگەڵ فەریسیەکان. هێشتا هەندێک لە قوتابیەکانی یەحیا باوەڕیان بە عیسا نەهێنابوو. یەحیا دەربارەی عیسا فەرمووی پێویستە ئەو زیاد بکات و من کەم. هەندێک لە قوتابیەکان لەو قسەیە تێنەگەیشتن. عیسا وەڵامیان دەداتەوە ئایا بانگەهێشت کراوانی زەماوەند دەتوانن شیوەن بگێڕن کاتێک زاوا لەگەڵیاندایە بەڵام ڕۆژێک دێت زاوایان لێ دوور دەخرێتەوە ئەوسا بەڕۆژوو دەبن. بێگومان لێرەدا باس لە خۆی دەفەرموێت. فەریسیەکان نەریتیەکی نوێیان داهێنا دەربارەی ڕۆژوو. لە پەیمانی کۆندا شتێکی بە بژار بوو. ئەوان کردیانە ئەرک بۆ هەڵبژاردنەوەکان واتە فەریسیەکان. کردیانە یاسا بە ڕۆژووبوونی 2 ڕۆژ لە هەفتەدا. خۆیان شپرزە دەردەخست تا دیار بن کە بە ڕۆژوون. پاڵنەریان دەرەکی بوو. دەری دەخەن گوایە ئایندارن. بەڵام پاڵنەرەکانیان نادروست بوو. ئەمە تەنها بۆ ڕۆژوو گرتنیان ناسەپێت بەڵکو بۆ نوێژ و قوربانیەکانیشیان. عیسا ئەم بابەتەی دەرخست. لە دوو ڕوونکردنەوەکەدا عیسا شێوازێکی نوێی بیرکردنەوە و ژیان دەخاتە ڕوو سەبارەت بە خواستی خوددا. ڕوونکردنەوەی یەکەم دەربارەی کراسێکی کۆن و کراسێکی نوێیە. بێگومان ئەمە پەیوەستە بە کەڵتورێکی کۆنەوە بەڵام لە هەمان کاتدا دەتوانین پەیڕەوی بکەین لە کەڵتوری ئەمڕۆماندا. ئایەتی 16 کەس کراسی کۆن بە پەڕۆیەک کە نەچوو بێتە ئاو پینە ناکات چونکە پینەکە کراسەکە لێ ڕادەکێشێت و دراییەکە خراپتر دەکات. بە سادەیی دەفەرموێ ئەوەی من دەیکەم ناتوانم بیسەپێنم سەر فێرکردنی فەریسیەکان. ئەو دوو فێرکردنە تێکەڵ نابن. عیسا ڕاوەیەکی بە تەواوی نوێ دەدات بۆ پەیمانی کۆن ڕێک وەکو مەبەستی خوددا. عیساش پەیمانی کۆنی تەواو کرد و پەیڕەوی کرد چونکە خۆی ڕزگاریکەری جیهانە. دواتر ڕوونکردنەوەی دووەمی خستە ڕوو. شەرابی نوێش ناکەنە ناو مەشکەی کۆنەوە. ئەگینا مەشکەکە دەدڕێت جا شەرابەکە دەڕژێت و مەشکەکەش لە ناو دەچێت. بەڵکو شەرابی نوێ دەکرێتە ناو مەشکەی نوێەوە و هەردووکیان پارێزراو دەبن. دەفەرموێ ڕاستی دەبێ بە شێوەیەکی دروست بدرێت کە هاوڕابێت لەگەڵ خواستی خوددا. فەریسیەکان دوو گرفتیان هەیە. لە ناوەڕۆکدا هەڵەبوون لە گەیاندنی ناوەڕۆکەکەش هەڵەبوون لە پەیڕەوکردنی. ئەیساش ئەم دوو بابەتە چارەسەر دەکات. نمونەی شەراب دەهێنێتەوە وەکو ئاماژەیەک بۆ ئەو شێوازەی کە پەیمانی کۆنیان شی دەکردەوە. بۆ نمونە بڕوانن مارتن لۆتەر فێری چی دەکرد دەربارەی ڕزگاربوون و کلێساش چی فێری خەڵکی دەکرد دەربارەی ڕزگاربوون. ئەو دش بەم تێگەیشتنە دەجەنگا. دش بە شێوازەکەشی دەجەنگا. جا ئەگەر تێگەیشتنەکە ناکپاک بێت ئەوە بێگومان شێوازەکەش ناپاکە. کار شێوە دیاری دەکات. ئەگەر کارەکە هەڵە بێت ئەوە شێوەکەش ناگونجاو دەبێت. ئەیسا ڕەفتار لەگەر کاری نوێ و شێوەی نوێی دەکرد. ئەو پرسیارە
کە دەبێ ئەمڕۆ بیری لێ بکەینەوە ئەمەیە. هەندێک لە مەسیحیەکانی ئەمڕۆ لە پەرستن و نەریتەکانیان بە چ شێوازێک دابوونەریت پەیڕەو دەکەن لە جیاتی فێرکردنەکانی کتێبی پیرۆز. فەریسیەکان ڕاستیان نەبوو، باوەڕدارانی ئەمڕۆ ڕاستیان هەیە، بەڵام دەکرێت هەندێک ڕێوڕەسم دابهێنن کە پێچەوانەی فێرکردمان و پێڕەوکردنمان بۆ ڕاستی بێت. خوددا ڕێگای ڕاستی پێشان داین، هەروەها ئازادیشی پێداین بۆ داهێنانی شێوازی جیاواز بۆ گەیاندنی ئەو ڕاستیانە. ڕاستی ئەو شەرابەیە کە باسی فەرم و شێوازەکانیشی مەشکەیە. ئێمە ئازادین مەشکەی جیاواز دابهێنین، هەروەها شێوازی جیاوازیش بۆ ئەوەی ئەم شەرابە نوێیە دابەش بکەین. ڕاستی دابوونەریت هەڵە نییە، هەر کارێک شێوازێکی هەیە، بەڵام نابێ شێوازی هەڵا بکەین. کردارەکان بنەمای ڕەها دەهێنە کایەوە، بۆیە ئێمە بنەماکان دەخوێنین تا بە گوێرەیان بژین. ناشتوانین بنەماکان پەیڕەو بکەین بەبێ شێوە و شێواز و نەریتەکان یەکشتن. ڕاستیەکانی کتێبی پیرۆز لە سەرووی نەریتەکانن. ئەم شێوازانە کە بە پێیان ئەم ڕاستیانە پەیڕەو دەکەین ڕاستەڕەی جێگیر نین. خوددا ئازادیمان پێدەدات لەوەی شێوازی کەڵتوری جیاواز دابهێنین بە پێی ئەم سەردەما خۆمان. گرنگ ئەوەیە لێ نەگەڕین ئەم نەریتانە ببنە ڕاستەڕێ، هەر بۆیە ئەم بنەمایە زۆر گرنگە. کاتێک خوددا دەپەرستین پێویستە ڕێوڕەسمەکان لەسەر بنەماکانی کتێبی پیرۆز دیاری بکەین، وەکو پێوەرێکی بنەڕەتی، نەک لەسەر دابوونەریت و کەڵتور.